بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سەرۆک وەزیرانی عێراق ڕای دەگەێنێت لەگەڵ وەفدی ڕیفراندۆم ڕێکەوتون لەسەر پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق لەلایەکی ترەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕای دەگەێنێت نیگەرانن لە ڕیفراندۆم و لەگەڵ عێراقێکی سەقامگیر و یەکگرتوودان بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی پشتیوان ئەحمەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە دکتۆر محەممەدکیانی سەرۆکی دەستەی سەرکردایەتی بەرەی دموکراسی گەل و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە بەغدا لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق کۆبەوە. حەیدەرابادیش ڕای دەگەێنێت لەگەڵ وەفدی ئەرەم ڕێکەوتون لەسەر یەکپارچەیی خاکی عێراق. حەیدەرابادی سەرۆک وەزیرانی عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ وەفدی ڕیفراندۆم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەگەڵ وەفدی سیاسی ئەرەم ڕێکەوتین لەسەر چارەسەرکردنی کێشاڵ بەسێدراوەکان. اتفقنا بما يحفظ وحدة العراق. هذه قضية جوهرية ومبدئية لنا. سەرۆک وەزیرانی عێراق وتیشی هەردوو لا ڕێکەوتووی لەسەر پاراستنی یەکپارچەیی خاکی عێراق ئەمە لای ئێمە بابەتێکی جەوهەری و بنەڕەتیە. ئێمە جەختمان لە یەکپارچەی خاکی عێراق نەکردووە لە هەمان کاتشدا داوامان نەکردووە عێراق بکرێ بە دوو پارچە. لای خۆشەوە ڕۆژنووری شاوەی سەرۆکی وەفدی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم لە بەغدا ڕایگەیان لە کۆبوونەوەکاندا لەگەڵ عەبادی باسی یەکپارچەی خاکی عێراقیان نەکردو و داواشیان نەکردووە عێراق بکرێت بە دوو پارچە. As you know, we have expressed very serious concerns about holding a referendum, even a referendum that's لەلایەکی ترەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان نیگەرانن لە ڕیفراندۆم و لەگەڵ عێراقێکی یەکگرت و سەقامگیردان. هێزەر ناورت وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا وتیشی نیگەرانی خۆڵمان دەربڕیوە لە ئەنجامدانی ڕیفراندۆم و ئەگەر ڕیفراندۆمەکە بۆ سەربەخۆیش نەبێت لە گەڵیدانی. وتەبێژەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە بۆ دەکات ئەوان لەگەڵ عێراقێکی سەقامگیر و یەکگرتوودا. Allah korusun sivil savaşa kadar götürür. Ya bu ciddi bir risktir. Ki zaten biz net bir şekilde buna karşı olduğumuzu, yapmamaları gerektiğini söyledik, söylüyoruz, söylemeye de devam edeceğiz. هاوکات وەزیری دەرەوەی تورکیا ڕای دەگەێنێت بە ڕوونی و ڕاشکاوی وتومانە ئێمە دژی ڕیفراندۆمی. مەولود چاوشۆخڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە چاوپێکەوتنیەکی لەگەڵ کەناڵی تەرەتە خەبەر وتیشی ئەو ڕیفراندۆمە عێراق بەرە و ناسەقامگیری دەباتە ئەستی شەڕی ناوخۆ. سەردانی شاندەکەی ڕیفراندۆم بۆ بەغدا لە کاتێکدایە وڵاتانی جیهان پێشواسی لە گفتگۆی نێوان هەرێم و بەغدا دەکەن بۆ چارەسەری کێشەکان و مانەوەی هەرێم لە عێراق و پشتگیری لە جیابوونەوەی هەرێم لە بەغدا ناکەن. چاڕوانیش دەکرێت وەفدەکەی ڕیفراندۆم بە دەستبەتاڵی لە بەغدا بگەڕێتەوە و هاوشێوەی وەفدەکەی ڕیفراندۆم لە بڕۆکسل کە نەیانتوانی هیچ دەستکەوتێک بەدەست بێنن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک پیشان بە خێر بین ئەکسەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێستان لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و لەسەر مەسەلەی ئەو شاندەی کە ئێستا سەدانی بەغداد کردووەتی. سەرەتا سوپاستان دەکەم و دەستخۆشتان لێ یەکەم بۆ ئەم دەرفەتە ڕێز و خۆشەویستم بۆ برای بەڕێزم کاک دکتۆر محەممەد و ڕێز و سڵاویت بۆ بینەرانی ئەم کەناڵە ئازیزە هەیە و سەر و ڕێزی نەوازیش بۆ شەهیدانی کوردستان ئەنەوێنم بە تایبەتی شەهیدانی دوێنێ ئەمڕۆ کە لە شەڕێکی قارەمانانە لە بەرانگاربوونەوەی داعشتا گێنن بەخت کرد و هیوای چاکیە خوازیم بۆ ئەو برینداران. ئێمە ئەتوانین لە کوردستان بەڕاستی بە ئازادانە قسە بکەین و بۆ چوونی خۆمان دەرببڕین و خەڵکی کوردستانیش بەشداری بکەن لە ئەم دیدارانە و قسەی خۆیان بکەن بۆ ئەوەی تاکێکی ئینسانی کورد بتوانێت ئینسانی کوردستانی بتوانێت کە لە هەر لەحزەیەکی چارەنووسسازە بڕیاری خۆی بدات. بەش بە حاڵی خۆ من هەر ئەم لە چەندین دیداری تریش باسم کرد ئەم تەوقیتی ڕیفراندۆمە لە 25 بە شتێکی
باشم نەزانی و پەلەکردن پێوەی دیار بوو لەبەرەوەی تو باسی ڕیفراندۆم و سربەخۆیی ئەەکەیت ئەمانە پرسی نیشتمانی گەورن و پێویستیان بەوە هەیە ئەمە دەستگای فەرمی بڕیاری لەسەر بدا کە بەداخەوەی ما پەرلەمان پەکی کەوتووە و پۆستی سەرۆکاتی هەرێم کێشەی تایە و بەڕێز سەرۆکی هەرێم باوەی شەرعی تەواو کردووە کەواتە چەند ساڵێکە لەبەر ئەوە ئەمە هەمووی کلێنە بێژگە ئەوەی کلێنی ئابووری سیاسەتی نەوتی فاشل و کۆمەڵێک ئەو تەحەدایانێکە لە وڵاتە ئەقلیمەکان و نێودوڵەتیەکان هەیە تەوقیتێکی پەسەند نەبوو و ئینجاش لە هەموو دنیا حزب وەکوڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی تەماشای ئەکرێت و حزب ئەرکی ئەوەیە زیاتر لە ناو جەماوەر نوێنەری خۆی بنێرێ بۆ دەستگا فەرمیەکان بۆ پەرلەمان بۆ ئەنجومەنەکان نەک ڕاستەوە خۆی دەست بکاتە دانووساندن لا ئێمە حزب ینی هەموو کایەکانی کۆنتترۆل کە لە کاتێ بەداخەوە لە بەغداوە نییە لە بەغدا تو تەماشاکەی هادی عامری لەگەڵت دانیشێ ئەندامی پەرلەمانی عێراقا سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق دانیشێ ینی یەک یعنی ئەبوایە ئێمە دەستگاکەمان هەبوایە و ئەم بڕیارانە حزب نەیدابایە لە کاتێکدا دوو حزبی گەورەیش گوزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بەشداری نەکردووە لەو دانیشتانە کە بڕیاریانداوە 25 ڕیفراندۆم بکرێت هەموو ئەمانە کۆمەڵێک هۆکار هەیە ینی ئەو کاتێکی باش نەبوو و هەموو بە حیسابات وەکو ڕاکردنی کە بەرەو پێشەوە لە برەوەی تو دانیشید حکوومەت و دەستگاکان کێشەکان چارەسەر بکەن کێشەی ئابووری خەڵک وەزعی زۆر خراپە تۆ هاتووی ئەتەوەی ڕابکە بەرەو پێشەوە ئاخر ڕاکردن بەرەو پێشەوە خراپە وەکو ڕاکردن بەرەو دواوەیە تۆ بێت لەم لەحزەیە بژیت ئێمە هەندێک لە ئەو برادرانەی کە بەرپرسیان لەم سیاسەتە ئابووری و کۆمەڵایەتی هەمووی ئەم کێشانە دروست بۆ بەرپرسیارن ئاینێ بە ڕاکردن بەرەو پێشەوە کێشەکان چارەسەر بکەن کە بەداخەوە هەڵەیەکی زۆر گەورەیە و هیوادارین حەکیمانە بیر بکەنەوە گوێڕ لە ڕێی خەڵک و دەستگاکان بگرن و لە ڕێی نێودوڵەتی ئێستێک بکەن وەستانێک بکەن بۆ ئەوەی زیاتر دەست بکەین بە چاکردنی بارودۆخی خۆمان و خۆمان ئامادە بکەین بۆ هەڵبژاردننی داخاتوی کوردستان و لەوێەوە دەستور و پرسی سەرۆکایەتی هەرێم ئەوانە چاک بکەینەوە ئەمجە تەشاباری دوای دۆخنی و دڵتێکش بکەین لەگەڵ ئەوانش بەسەری کەرکووک و خانەقین و شنگال ئەبێ ئەولەوێت بێت پێش ئەوەی ڕێفراندۆم بۆ تۆ سربەخۆیی کوردستان وانە بکەیت بەڵێ سوپاس دەکەم دواتر دێمە لای بەڕێز کاک پیشوان ئەگەر بچینی هەولێر لای کاک دکتۆر محەممەد کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەماندا سەرنجی بەڕێزت لەسەر سەردانی وەفدی ڕیفراندۆم و لەسەر پێکاتەی شان دەکەتیەوە ئایا پێتان وایە ئەم وەفدە دەتوانێت دەستکەوت بەرزبێنێ بۆ کورد؟ پێشەچی سلااو و ڕێزم بۆ بینەران و بۆ کاک پشتیوان و بۆ جەنابیشت بەڕاستی کردنەوەکەی یەکەم کردنەوەی کاک پشتیوانکردنەوەیکی گرنگ بوو کەوتی تاچی کورد بکەوینە دایالۆگەوە بۆ ئەوەی بتوانین ڕۆشنبیریەک بەدەستبێنین ئەوەی ئێمە پێوەی دەناڵێنین ڕاستی نەبوونی ڕۆشنبیری سیاسیە بۆیە ئەبینی چەند نەزانێکی سیاسی لە سەرکردایەتی کووردا هەموو ڕۆژێ گاڵتە و گەمێک بەو ملەتە کات بەبێ ئەوە بەندام بە شێوەیەکی نامەسوولانە هیوادارم ئەم جارە ببێتە دەرسێک بۆیان چیتر گەلی کورد نەبەن بەو ڕێیە ناشیرنانەیە نوشستی پێنێنن سربەخۆیی و ڕیفەرەندەم دوو مەسلەی جیاوازن بۆ جیاوازن خۆی دەبێ ڕیفەرەندەم یەک هەدەف بپێکێکە گەیشتن بە سربەخۆییە بەڵام ئەوەی ئێمە بینیمان دەبینین ڕیفەرەندەم دەکرێتە وەسیلەیەک بۆ بەدەستهێنانی چەند مەکاسیبێک لەلایەن تەرەفێکەوە ئەوە ناڕاستیەکەیە لەبەرەوەی ئەگەر بۆ بەدەستهێنانی سربەخۆیی باە دەبایە ئێمە پێشان زمینەی سربەخۆیمان هەبایە ئەو دەم باسی ڕیفەرەندەم بکرا باە ئێمە زمینەی سربەخۆیمان نییە بۆ زمینەی سربەخۆیمان نییە لەبەر ئەوەی هەتا ئێستاکە ئێمە ماڵی کوردی پەرت و براوە
ئێمە دەستورێکمان نییە لە کاتێکەوە 26 ساڵە حکومەتمان هەیە بی دەستورێکمان نییە کە پەیوەندی بینی گەل و دەسەڵات ڕێک بخات. ئێمە اقتصادێکمان نییە، ئێمە ناتوانێت موچە بدات کاتێک باسی سەر بەخۆیەکە، جەیشت نییە. ڕاستی ئێمە پێشمەرگەمان هەیە، ڕاستە پێشمەرگە، بەڵام سیلاحی نییە، ئەو سیلاحی نییە کە بتوانێت دیفاع لە خۆی بکە. ئێمە جەیشی تورکیمان هەیە لە ناو خاکمانە، ئەوە کە هەموو ڕۆژەیە بینێن تورکیا کە بەدژی سەر بەخۆی قساکات. معناوە ئێمە هیچ مەجالێک نییە لە کاتێکە جەیشی تورکی لە کوردستانایە سەر بەخۆی ئیعلان بکەین. یعنی ئەوانە هەمووی مەسەلەی گرنگن. ڕاستی دوایی ئەوێکی مەسلەی دەولەکە لێگەڕێ. ڕاستی ئەگەر عامیلە زاتیەکانمان تەواو بێ ئێمە توانین فەرزی ئیرادەی خۆمان بکەین، بەڵام ئێمە فەرزی ئیرادە ناکرێت بەو پەرش و بڵاویە، بەڵام ئەتواندرێت لایەنێک بتوانێت لەو مەسەلە گاڵتەکردن بەو مەسەلانەیان بەکارهینانی ئەو مەسەلە عاتیفیانە بۆ چەندە مەکاسیوێکی حیزبی و عائیلی. ئەوەی دیکەش ئەگەڕێتەوە مەسلەی وەفتەکە بەڕاستی من ئەوەی ئەبینم تەبعاً وەفتەکە مشکلە نییە چەند کەس بێ، بەڵام بەڕاستی تەمسیلی گەلی کورد ناکات، لەبەر ئەوەی ئێمە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە، پەرلەمان داخراوە یا نوێنەری گەلی تیانە، معنای بەو شێوەیە ئەو وەفدەی کە چووەتە ئەوێ تەمسیلی گەلی کورد ناکە، چونکە تەمسیلی گەلی کورد مەسەلەن نیە حیزبەکە برێ من حیزبێک بە دەکتاتۆریانە برێ من برێن هێزی سەرەکی گەلی کوردستان و تەمسیلی گەلی کورد دەکەم. ئەو دەم تەمسیلی گەلی کوردە کە بە دەنجی خەڵکی کورد ئەو کەسانە هەڵبژێردرابن، ئەو کەسێک کە قەرارەدا ڕیفەرەندەم بکات بە شێوەیەکی قانونی سەرۆکی هەرێمی کوردستان بێ، ئەوانە هیچی لە گۆڕێن نینە. بۆیە ئەوەی من تەوەقۆم لێیەکرد لەوە زیاتر نەڕێن ڕاستی، و ئەوەی ئەشبینین کە چوونەتە ئەوێ ئەو هەموو هەراو هۆریایی ئەکرێت مزایدادکردن بەسەر خەڵکێک پیشانە دەن کە پەرۆشی سەر بەخۆی کوردستانی و خۆیان کردوەتە بەتەلی قەومی. لەو کاتەیە ئەبینن وەفدەکە فەشەل دێنیاری. ئێمە نەباسی یەک پارچەی عێراق بان کردەوە، نەباسی دوو پارچەی عێراقیشمان کردی. ئای بابە تۆ بۆچی کوێ ئەوێ تۆ ڕیفەرەندەمەکەی هەموو ڕۆژیارێ ئێمە ڕیفەرەندەمەکەین، دەبێ ئەوەش نەتیجەکەشی ملزەمبی پێوە، کە ملزەمبی پێوە دەبێ بەو شێوە بێت کە باسی ئەوە بکە برێ ئێمەکە کە ئەو عێراقاکەینە دوو پارچە، بەڵام کە تۆ ئەوە ناکەی معناوە گاڵتەیە بە گەلی کوردیەکەی. ئەو گاڵتەکردە بە گەلی کورد دەبێت کۆتایی پێبێ، گەلی کورد دەبێ وشار ببێتەوە، دەبێ بزانی چێخەم خۆریەتی، دەبێ بزانێت چۆن ئەتواندرێت بەرژەوەندیەکانی خۆی بەرەو پێش ببات. بەڵێ سوپاس دەکەم کاک تۆ دواتر گرێم وڵای بەڕێزت کاک پشتوان سەبارەت بە پێکاتەی وەفدەکەش بەڕێزت هاوڕای کەم ئەفدە کەم و کوڕی زۆری تێدا یاخود دەبێت ئێمە ئەو دانوستانە دەکەین بە شێوەیەکی فەرمی لەگەڵ عێراق بێت، اینجا ئەم کاریگەری نابێت بەم شێوازێک ئێمە دەیکەین؟ بەڵێ ینی خۆی دووسیە تێبینی هەیە. یەک بۆ خۆم هەر سەردانێکی بەغدا بە شتێکی ئەرێنی و باش ئەزانم، چونکە ئێمە بەشێکی لە عێراق و بەشداری لە دەستگاکان و هەندێک ئەستەقاقاتمان هەیە لە عێراق وەرمان گرتەوە، هەندێکیش ئەتوانی خەبات بکەین بۆ بەدیهێنانی. چوونی وەفد بۆ بەغدا کارێکی زۆر باش لە بەرەوەی تۆ بچی بۆ تورکیا و ئیران بچی بۆ بەغدا باشترە و هەموو وڵاتانی دنیا پشتگیری دەکەن. ئەمە عەقلانیەتی تایە. بەڵام لێرە دوو تێبینی هەیە. تێبینی یەکەم ینی لەکوێت وەفدێکی پەرلەمانی لە فراکسیۆنەکان و سەرۆکی پەرلەمانی کوردستان بچووبایە بۆ بەغداد و باسی ئەم پرسانە بکرێت زۆر سەدای گەورەتر بوو ئەو لەوەی وەفدی حزبی بچێت. توم لە حەزای ئەوانە کە پێشوازی لە وەفدی هەرێمی کوردستانیان کردەوە، مەسەن سەرۆک وەزیرانی عێراق ئێتحادیەوە بۆ خۆی دەستگایەکی فەرمیە، یا سەرۆکی پەرلەمانی عێراقەوە دەستگایەکی فەرمیە، یان نووری مالکی جێگری سەرۆکۆماری عێراقە دەستگایەکی فەرمیە. تو تێبینیەوە بکە هادی عامری سەرۆکی منەظەمی بەدە بەشێکە لە وەزارەتی دیفاع عێراق بە پێی دەستور و پەرلەمان، دوای خۆیش ئەندام پەرلەمانی عێراقە. ئەمانە ئێمە ئەوە نین ینی فەرمینین وەفدێکی حکوومەتی هەرێمیش ناچەند حکوومەتی هەرێمیسە لە غیابی چاودێریکردنی پەرلەمان پەکخراوە. ئەبووە مەسەن دەستگا فەرمیەکانمان سەردانی بەغدایان بکە. ئەمە یەک. دوو کە حزبی سەردانی ئەکا خۆی ئەم حزبە دوو حزبی سەرەکی هەیە
غێری پارتی و یەکێتیە گرتو کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی حزوریانە کەواتە وەفدە حیزبێکەش حیزبێکی وەفدێکی کامڵ نییە و هەندێک تێبینی دیکە خۆ ئەبینینی ئێستا ئەمانە کە چوونەتە بەغداد و تەسریحەکان سەرۆکوەزیرانی عێراق کە قسە بکەم خۆم ئەیناسم 4 ساڵ لەگەڵ یا کارم کردووە بێگومان پیاوێکی زۆر جدیە و پیاوێکی سەریحە ئەوە تەسریحیدا ئەڵێ دەین ڕێککەوتون لەگەڵیان کە هەمومان یەکپارچەی خاکی عێراق بپارێزین ئەمە معنای ئەوەیە ئەمانە چوونن ینی دیارە جورئەتیان نەکردو باسی ڕێفراندۆم و سربەخۆیی و ئەوانە بکەن و حتما هەر لەسەر داوای ئەمریکاش ڕۆشتون ئەمریکاش نەیوتۆ بچن بۆ بەغداد باسی سربەخۆیی بکەن ئەکید ئەمریکا وەساتەی کردووە ئەوەی وەزیری دەروی ئەمریکاش داوای لە بەڕێز کاک مەسعودی کردبوو کە بچن ئەبێ بچن لەگەڵ بەغداد دانوستان شت بکەن و ئێمە بێ بە قسەی ئەمریکا بکەن چونکە بەڕاستی ئێمە ئەم وەزعی کە هەری پێژین ئەمریکا داوای دواخستن دەکا و بەرپرسانی هەرێمیش دەڵێ ئێمە بەشێک لە بەرپرسە حیزبیەکان وەڵام هەرێم بازۆکە کێمە جدین لە ئەنجامدانی ڕێفراندۆم ئەوە تەسریحاتی بۆ مزایدەی ڕۆژانەی خەڵکە چۆن ئەگەنا ئەمە دایم سیاست دووشتە و پشتی پەردە و بەری پەردە باشە پشتی پەردە چییە پشتی پەردە ئەوەیە پشتی پەردە ئەوەیە کە ڕێفراندۆم ئاگادار کراون کە نابێت ڕێفراندۆم بکەن بەڵام ئەمانش ئەگە باسی ڕێفراندۆمیش بکەن لەلایەکە باشە بۆی هەندێک دەستکەوتت هەبێتە مەسەن تۆ بتوانانی ئەمە بەکاربێنی لەگەڵ بەغدا بڵێ بەغدا لە دیمە پابندیم بە دەستور بە پێی دەستور سربەخۆیی مافی چارەخۆنسی باس نەکراوە لە دەستوری عێراق یعنی ئەمە ئێمە باسیەکەین پێشوانی دەستوری عێراقا بەڵام ئەکرێت و کە ئەوان باسی دەستوری عێراقەن تو باسی مادەی 140 و کێشەی خانە کەرکک و خانەقین و شنگال بجوڵێنیت بەڵکو بتوانین لەم قۆناغا زیاتر دانوستان لەسەر ئەوە بکەیت ووا بکەیتن ئەوانە بگەڕێنەوە بۆ سەر هەرێمی کوردستان باشە بەس ئەوەی کەوتت ئێستا ئەمریکا ئەوەندەی کە بەرەزداگەداربی ئەوان لەژێر فشاری ئەوەندا بۆ کە سەردانی بەغداد خۆی فشار نییە ئەمە سیاسەتە و دانوستانە ئەمریکا ئێمە بە باشە زین ئێوە ئێستا استراتیژمان شەڕی داعشە و ئێمە ئەمڕۆ شەهیدمان هەیە لە خورمات و بریندارمانەیە و پێشمەگە شەڕی قارەمانیان کردووە ئیسە هەموو لە ڕۆژهڵاتی ناوڕاست و دنیا هەمووی استراتیژی هەیە داعش لە ناو بشێت و لە ناوچوونە بە تایبەتیمە لەژێر خەتەری تەلعفەر و حەویجەی خۆمان هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و دووشێنە خەتەرەکەی چییە خەتەرەکەی هەر خەتەری بکەوێتە سەر کەرکووک یان دووز خەتەرە لەسەر هەرێمی کوردستان و ئەوانش بەشێکن کوردستانین و ئیسە کەرکک و ئەوان بە حکومەوەی داعش لە حەویجەیە و پەلامارەدە لەسەر لە خەتەرە لەسەر بەزەوەی کەوتت پشت پەردە سەبارەت بە پشتنی ڕێفراندۆم ینی بۆچوونی خۆت وایە کە لە 25 نۆ ناکرێت من هەرگیز نایبین و یعنی شتێکی عاقڵانەش ئەگە نەکرێتوانە چونکە نا دەستگا نە پەرلەمان قەراری داوە نە ئیجماعی لەسەر هەیە بەڵام بۆچی گەشتە ئەو قەناعەتی کە بەوچوونیەوە ناکرێت لەبەر ئەوەی تۆ مەسەلەن بۆ ئەی بکرێتوانە دوو پشتگیری ینی ئەگژماعیش نەبێت مەسن زەڕورە ئێران و رووسیا و سین بە پشتگیریت بکەن بە عەلەنی یان تورکیە ئەمریکا ئەوروپا هیچ کامی نییە کە تو هەر دوو وڵاتی گەورەوەک و تورکیە و ئێران کە سنوورمان هەیە لەگەڵیان هەردووکیان ئەوە ئاخر جار کۆبوونەوەی دوو سەرۆک ئەرکانی سوپا هەڕەشەی سەرۆک ئەرکان وەکو هەڕەشەی وەزیرانی دەروە نییە هەردووکیان ڕەشەکەڵێن نابێ ڕفراندۆم بکرێ تۆ بێ خۆ ئەوانە بە نەزەر اعتیبار وەربگری و هیچ دەوڵەتی پشتگیریمان ناکە بەداخەوە ئیسرائیل پشتگیریمانەکە ئەوەش ئەو پشتگیری هەر نەبوایە باشم بۆچی ئەم پشتگیرە بۆ چوونیەوە پشتگیرەکە ئەوەیە ئیسرائیل برژۆندی خۆی هەیە ئەوەیە ئەم ڕۆژهەڵاتی ناوڕاست چەندێک لە توپەت بێت و تێک بچێت بۆ ئەوان باش لە حسابات لە بەرژەوەندی کوردە یان پشتگیری هەرگیز لە بەرژەوەندی کورد بیر ئیسرائیل هیچ وڵاتی نییە ئێمە بەرژەوەندی هاوبەشمان لەگەڵ ئیسرائیل نییە چونکە ئیسرائیل هەر تەسریح بدا زەرەی لێمە چونکە هاوسنوور نییە لەگەڵمانە دوای ئێوە ئێمە وڵاتانی هەموو جیهانی ئیسلامی و جیهانی عەرەبی ئێستا کێشەمان هەیە و ئیسرائیل ئێمە لەگەڵ ئەوەین ئیسرائیل جوولەکە دۆڵ بەڵام ئێستا ئیسرائیل داگیرکەرە و هەموو ڕۆژێ دەست درێژی و تاعدا لە خەڵکی فەڵەستین و لە خەڵکی لە موسڵمانان ئەکەن و ئەو پشتگیرێت ینی گومان و پرسیار دروستەکە لەسەر پرۆسەکەمان بۆ ئیدانێ بکەین ئێمە پشتگیری چواردەورەکەمان بۆمان مهمە سپاس دەکەم دواتەگرم وڵای بەرز کاک دکتۆر محەممەد سەبارەت بە سەردانی شاندەوە سەبارەت بە دەستکەوت پێ وایە دەتوانن ئەم وەفدە و کەوفدە حیزبەکان ڕۆشتووە چ دەستکەوتێک بۆ خەڵک بەرزبێن یاخود بەڕێز پێ وایە ئەم سەردانش فەشەل دەهێنێ وەکۆی کە پێشتر کرا
خۆی ئەو سەردانە دوو لایەنی هەیە ئەگەر ئیشی لەسەر بکرێت لایەنێکی ئەوەیە کە بە نسبەت ڕێفەرەندەمەوە تەبعاً من هەر لەو قەناعەتە بوومە کە ناکرێت لەبەرەوە نییە مەسەلەن نانەوێت و ئینەما توانای ئەوەشیان نەبیکەن لەکوێیکەن لە منتیقەی متەنازع عەلەیها ئەگەر نەیکەن یعنی ئەو منتیقە ناوچە ناکۆکی لەسەرەکان نەکرێت معنای وایە نەکرێت نابێ بکرێت نابێت دەبێ گەلی کورد قبول نەکات ئەو ڕیفەرەندەمە بکرێت ئیلا لەو سێ پارێزگایە لەبەرەوەی ئەوە مشکلێکی گەورەتر بۆ ماخڵقێنێت لەسەر ئیستحقاقاتی گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر کوردستان بەڵام ئەوەی ڕاستی دەبایە ئەگەر عاقل بن ئەو وەفدا دەبایە باسیەوە بکرێت چۆن چارەسەری مادەی 140 بکرێت بەڵام مادەی 140 کە وەک پشتیوانی جەزانێ خەمی سەرکردایەتی گەلی کورد نەبووە لە بیدایەتەوە تاکو ئێستا ئەویش هەریەکی بە سەبەبێک مەسەلە پارتی نایەوێت ناوچە دابراوەکان بگەڕێتەوە سەر کوردستان لەبەرەوەی ئەبێتە حیزبێکی بچووک لە کوردستانێکی گەورە یەکێتیش دەیەوێت کەرکووکی بەدەستەوە بێ بەرامبەر بە هەرێم کە لە دەست پارتیایە بۆیە ئەو مەعمەعەیە لە بینی ئەو دوولایەنە بۆتە هۆی عایقێک لە پێش جێبەجێکردنی مادەی 140 بێ لەوەش مشکلێکی دیکەی گەورەتر ئەوە بووە کە ئەوانەی لە جیهازی تەنفیزی عێراقی وەکو لە وەزارەت و لەوانە بوونە کە دەبایە ئەوانە خەمخۆری جێبەجێکردنی مادەی 140 بن ڕۆژێ لە ڕۆژان داوای ئەوەیان نەکردیە کە کار بکرێ بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە ئەو وەفدا دەبایە تەرکیز کاتە سەر جێبەجێکردنی مادەی 140 ئەوە دەستکەوتێکە بۆ ئێمە یەک مەسەلەی دیکەی جددی هەیە دەبایە و ئەوە مەسەلەی بژێوی ژیانی خەڵکە کە مەسەلەی ئەوەی کۆمەڵ و گۆڕان باسیەکات کە برێن ئیعادە نەزەر بکرێتەوە لە پاشەکەوتی موچە من ئەوەم پێگاڵتە جاریە دەبایە بڵێن ئەو نەفتە بدرێتەوە دەست حکومەتی مرکزی بۆ ئەوەی بەشە بودجەی کوردستان لە سێنتەرەوە بێ لەبەرەوەی ئەو بەشە بودجەی لە سێنتەرەوە دێ بای معاشەکە بای خزمەت گوزاریەکانەکە بای مەشاریعیشەکە بای دزیشەکە بۆیە بەڵام دزیەکە ڕەنگە بەو شێوە نابێت کە ئێستا ئایکەن لە نەفتە بۆیە دەبێ ئێمە تاکیل لەسەر ئەوە بکەینەوە کە ئەو نەفتە دەبێ بگەڕێتەوە لەبەرەوەی تا نەفتە نەگەڕێتەوە دەست سنتەر ناتوانرێت بودجەی خەڵک و مەسەلەی پاشەکەوتی بودجە چا بکرێ مەسەلەی پاشەکەوتی بودجە من دەمەوێت شتێکی دیکە برێن بەڕاستی گۆڕان و یەکگرتو دەبێ بڕێن کۆمەڵ دەبێت تاکیل لەسەرەوە بکەنەوە کە پێی دەرێن ڕاستکردنەوەی بێدادی یعنی rectifying injustice ئەوەیە کە لە نەتیجەی زوڵمە چەند ساڵەی زوڵمە مەجموعەیەک کە دەوڵەمەند بوونە هەموو پارەی خەڵکە بردیانە و ئەوی ژیانیشی کە ئێستاکە خراپ بووە نەتیجەی ئەو بێدادیەیە بۆیە دەبێ ئەو ڕاستکردنەوەی بێدادی بەو شێوە بێ کە ئەو پارە و پولەی کە ئەوانەی بردیانە لیان بستێدرێتەوە بدرێتەوە بەو خەڵکەی کە زەرمەند بەڵێ کاک دکتۆر باسی بژێوی خەڵک کرد بۆچی پێ وایە ئەگەر نەوتەکە ڕاستی بەغداد بکرێتەوە بژێوی خەڵک باش دەکرێت موچە باش دەبێ بەشی دزی دەکا و بەشی پرۆژەکانیش دەکا بەڵام ئەی کوردستان بۆ ئەمانە ینی بەشی خۆت دەڵێ بەشی دزی و بەشی موچە و بەشی پرۆژەکان ناکات لەبەرەوەی ئێمە ڕاستی لەبەرەوەی ئێمە نازانین نەفت چۆنە فرۆشتێ مەجموعەیەک ئاگادارن لە فرۆشتنی نەفت و لە عقودەکانە چۆن ئەفرۆشرێت چەند دەفرۆشرێ پارەکە چۆن دێتەوە چۆن نایەتەوە بۆ کوێچێ ئەوانە هەمووی مەسەلەنە ئەوە لاو دەسەڵاتەی کوردی نابێتەوە قوع بکەین لەبەرەوەی ئێمە 26 ساڵە ئەیان ناسین کە چۆن ئیدارەی مەواریدی کوردستانەکەن ئیدارەی برێن داهاتی کوردستانەکەن بەڵام ئێمە ئەگە لە سێنتەرەوە بێ سێنتەر ڕاستە گەندەلی لێە وەکو ئەوەش پشتیوانی چێزانێ گەندەلی لێ بەڵام گەندەلی لە داهاتەکەی نییە لە بودجەیە لە پاش بودجەیە کە بودجە تەوزیع ئەکرێتێتە وەزارەت ئەو دەم گەندەلی دەست بکە بەڵام ئێمە لە بیدایەتەکەەوە دەست پێکە لەو ڕۆژێک کە نەفت دەردێ لە دەرهینانی نەفتەوە دەست پێکە تا پارەکەش ئەگەڕێتەوە
بۆیە ئەگەر نەفتەکە بدرێتەوە عێراق بسۆمەوە تەوسدیری بکە ئێمە ئەزانین چەندە نەفت ئەفرۆشێت چەندە داهاتی عێراق بەو حیسابە ئێمە ئەتوانین بەشەبوجەی خۆمان لە عێراق وەرەگرین کە بەشەبوجەکە هەموو سارە بینیمانە کە بەشی خزمەت گوزاریشی کردیە بەشی موچەی کردیە بەشی مەشاریعیشی کردیە بدایی کاک پێشتیوان شەزانێ بودجێکی دیکە هەبوو کە پێیانەوت بودجەی گەشەکردنی پارێزگاکان ئەوی بودجێکی کەم نەبوو ئێستا ئەو بودجەیەش برایە ئێمە ویسمان وەختی خۆی لە پەرلەمان ئەو بودجەیە نەچێتە سەر بودجەی هەرێم بەڵام ئەوەندە چاوچنۆک بوون ویستیان ئەو بودجەش بچێتە سەر بودجەی هەرێم بۆیە ئێستا مەحروم بووی ئەگەر ئەو بودجەیە تێکەڵ نەکرابایە لەگە بودجەی هەرێم ئێستاکە بەلای کەمی پارێزگاکان ئەو بودجەی گەشە پەرەپێدانی پارێزگاکانیان نەبوو بۆیە منەرێم ئەوەیە دوو چارە هەیە بۆ حەلکردنی مەسەلەی بژێوی خەڵک یەک ئەوە یان نەفتەکە بدرێتەوە عێراقیان دەبێ بۆردێک دروست بکرێ لە دەرەوەی دەسەڵاتی کوردی وەینەما بۆردێک بێ سەربەخۆ بێ سەر بە پەرلەمان بێ ئەو بۆردە داهاتی کوردستان بەڕێوە بە نەفتەکەی تەزدیر بکە هینانەوەی پارەکەی هەمووی لە دەست ئەوە بێ بەو شێوە ئەتوانرێت کۆنتترۆلی ئەو دزی و جەردەیە بکرێت نەوەک ئەو کلیپتۆکراسیە یعنی دز و جەردەیی ئەو دەسەڵاتە قەت چارەسەر ناکرێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاکتور کاکپشان ناوبڕێکی کورتمانی دوای ناوبڕەکە دەگەڕێن بۆ لای بەڕستان بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان ئەکە پشتناگە بکەرەمەوە لای بەڕێزت سەبارەت بە
مەسلەی ئەوەی کە ئێستا ڕیفراندۆم ئامادەکاری پێویستی بۆ نەکراوە زەمینەی ناوخۆی و باز دەکەم ڕیفراندۆمە بۆ بەرژەوەندی حیزبمانە وڵات سەڵاتە ئەگەریوەیە وەکو مەسلەی ئابووری سربەخۆ فەشل بێنێت ئەزای من حەز کردم ئەوە تەوزیح بکەم ینی بۆ نەوتەکە بەغدا بدرێتە بەغدا حەفدە سە وەرگین باشتر لەوەی ئەم نەوتە بەم شێوە سربەخۆ بیفرۆشی ئەسڵەن من بۆ خۆم هەمووی دوکیۆمنت و نووسین و خەڵکیشە لە 2010 من لەگەڵ ئەو سیاسەتە نەبوومە چەندین جار باسم کردووە وتم ئەکرێت ئەم نوتە تۆ لە ژێر خاکە هەر هەڵی بگریت یا ئەوەنە بەکار دەربهێنی بۆ ئستهلاکی ناوخۆیی بۆ بەکارهێنانی ناوخۆیی و هەوڵ نەدەیت تۆ بیفرۆشی بۆ دەرەوە چکە دەستوری نییە بازرگانی سیادی سەلاحیەتی دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیە لە هەموو دنیا خۆم دژیەوە بوو بۆچی ئێمە مەسەن کە داوای پاشکەوتی موچە و ئەوانە هەندێک کەس تەسەوەرە کاڵای حکوومەتی هەرێم یا ئەم دەسەڵاتە لە هەرێم پارەکەی پارەی نەوتەیی شاردۆتەوە بە ئەم قەست یعنی بەمەبەست پارە نادا بە خەڵکو و موچەی خەڵکی کەم کردووە یا موچەی خەڵکی بڕیوە ئەگەنە پارەی هەیە من خۆم بڕوان بەوە نییە ئەم سیاسەتە نەوتیە فاشلە لە بڕوات بەوە نیە کە پارە هەبێ و نەدرێ بە خەڵگیان پارە هەیە و نادرێ بە خەڵک نانە پارە نییە بۆ پارە نییە ئەم بۆندەی هەرێمی کوردستان کردێتی پێ ئەڵێن بۆندی هاوبەش ئەمە لە دنیا نەماوە هەندێک وڵات ئەیکا بە کۆمپانیاکان ئەڵێ بچۆ لە ژێر دەریاکەمە بە دوای نەوت بگەڕێ ئەگەر هەبوو ئەوە نیوەی بۆ تۆ نیوەی بۆ من ئەگەر نەبوو ئەوە خۆت تەحملەکەی پێڵم بۆندی هاوبەش ئێمە هاتوین نەوتەکە زۆر نزیکە لە عەرزەوە هاتوین لەگەڵ کۆمپانیەکان بۆندی هاوبەشمان کردو یعنی ئەگە 100,000 1 ملیۆن برمیل نەوت بفرۆشین 500,000 بۆ ئەو کۆمپانیایە لەگەڵمان نیوەی پارەکە بۆ ئەو کۆمپانیە کە لەگەڵمان کارەکە نیوەی ئەبا بەڵام حکوومەتی عێراق بۆندی خدمەی کردووە حکوومەتەکانی ئێران و رووسیاوان شر بۆندی خدمە پێڵێن بۆندی خدمەت چییە حکوومەت کۆمپانیا کرێچی لە لای هاوبەش نییە لە لای حکوومەتی عێراق تەم عێراق خوبەرا و تاریخیکان هەیە لە شارەزایان هەیە یعنی ئەو کۆمپانیە کە لە بەغدا کارەکەن لەگەڵ حکوومەتی بەغداد کرێچین هاوبەش نین بە پێچنی بەرهەمەکە کرێداتێ بەڵام لای ئمە برابەشی ئەەکەین لەگەڵیانە نیوەی پارەکە بە کامڵی ئەوان ئەیبن ئەمە یەک دوو برمیلی نەوت لە بۆرسی عالەمی بڵێن 46 دۆلارە حکوومەتی عێراق بە 46 دۆلار ئەیفرۆشێ بەڵام ئێمە لەبەر ئەوەی شتەکانمان شەرعین و خۆمانش دەوڵەت نین ئەبێت 10 دۆلار لەوەی عێراق و ئێران کەمتر بیفرۆشی بە 10 دۆلار کەمتر ئەیفرۆشین ئەگەر لە بازار لە بۆرسە بە 40 دۆلار بێمە بە 30 دۆلار ئەیفرۆشی ئەوەش هەر زەربەیەکە لە نەوتەکەی تۆ ئەمە دوو سێ نەوتی ئێمە لەبەر عێراق لە UN و دژی ئەم سیاسەتی نەوتیە و تورکیش ئەترسیە لەوەی کە حساباتی سکاڵا لە سەری بکە عێراق لە ناو ئاوی ئەقلیمی تورکیا نەوتەکەی من نافرۆشرێت بۆی نەکردێتە ماڵ بەسەر حکوومەتی تورکیا ئەبێت دەریکەن لە سنووری ئەقلیمی تورکیا لە دەریاکان کە ئەچێتە دەرەوە کولفەی زیاتر ئەکا سەرنجام دوای ئەوەیە کە دەست هەرێم زۆر کەمە لەوەی کە ئەوایە بینێرێ بۆ بەغداد یعنی هەرێمی کوردستان ئەگەر نیوی ئەم نەوتەش مهم ئەوەیە ئحراجی حکوومەتی عێراق نەکە لە بەرامبەر خەڵکی بەسرە و خوار و هەموو ڕۆژ تانکرد بە هەزاران تانکرد بەم ڕێگەوە ئەگە ئەوەی نەکردبایە نیوەی ئەمە بەرهەمەی بهێنە بۆ ئەستێلاکی بۆکە بەکارێن ناوخوا ئەو بەشەکەی بدایە بە بەغداد ئێمە 70% لە بەغداوە ئەهات وەکو 2003 2004 تا 2012 پارێکی خەیاڵی هاتە زۆر باش ئەو پارە ئەمان توانی بەکاری بێنین جەرخانی ئابووری چاک بکەینەوە و بارودۆخی پێشمەرگە چاک بکەین و دەستورێک بۆ هەرێم دروست بکەین و ململانەیەکی بە چواردێکی دەستور بکردوین بۆی کەرکووک شنگال خانەکەین دووز هەمووی بخرێت سەر هەرێمی کوردستان ئەمە ئەو لەوێت بێت تۆ ئێستا هاتووی سیاسەتێکی نەوتی فاشل و موچەی خەڵک نییە لە کاتێکدا عێراق موچەی بەردەوامە و عێراق پەرلەمانی کارەکە و عێراق هەندێک استحقاقات هەیە بەبێ ئەوەی ئێمە ئیلتزام بکەین نەوتی سپی ئەنێرێ بۆ کوردستان دەرمانی خستەخانەکان ئەنێرێ بۆ کوردستان و پاسەوانی سنوورمان هەیە هەموو امتیازاتەکانش عێراق جێبەجێ بەرزت وتت لە دەستوری عێراقدا باسی مافی چارەی خۆنووسین نەکران ئەو کاتێک 2005 نەتوانراوە بە مادەیەکی ڕوون باز لە ڕیفراندۆم و سربەخۆیی بکرێت بێگومان ئەوایە ئەوانەی کە بەشداریان کرد لە داڕشتنی نەتوانراوەوەسمەوە یعنی ئەوایە بیکردبا من تێیدان هیچ ئیشارەتێک بە مافی چارەی خۆنووسین تیان نییە ئەو کاتە بیریان لەوە نەکردوێتەوە ئەوایە بیری لێ بکەنەوە تەبعاً تۆ ئێستا مەسەلەن وا بزانم دەستوری
ئیسپانیا باسی وەکە کە گەلی کەتەلۆنیا گەلێکی جیای لە ئیسپانیا ئەوە زۆر مهمە بۆ گەلی کەتەلۆنیا دەستور سەلماندیۆتی کە گەلێکی جیان ئێمە بچوو دەستور بخوێنەوە هەمووی گەلی عێراقە ینی شعبی عێراق نووسراوە بەڵێ زۆر باشە بەس سبارەت بە ئەوەی کە ئەم وەفدە سەردانی باغدادی کردووە پێ دوایە زیاتر ئەم بۆوان بۆ مەسەلەی سەربەخۆی ڕۆژیان خۆ بەوەی کە کارتی فشار دروستکەن مەسەل لە داهاتوودا پۆستی زیاتر بدرێ باندێک لە حیزبەکە وەڵاهی منان ینی ئەم وەفدە سەرکەوتوو نەبوون چونکە تۆ ئەبێ بەچی سەرکەوتون ئەبواە مەسەلەن سەرۆکی پەرلەمان و دەستگایەکی پەرلەمانی و سەرۆکی حکوومەت و وەفدی دەستگای فەرمی بچێ بۆ بەغدا مهمە ئەم دەستگایانە ئەمانە کە ئەچن فەرمی نین دەستگای فەرمی کە لە هەر کەسێک بێت بەس گرنگەوەی لە هەر لایەنێک مهم ئەگەر ئەنجومەنی وەزیران بێت بەڵام لەژێر چاودێری پەرلەمانی کوردستان بڕۆن بۆ بەغداد ئیسەر هەر وەزیری تیانە بێ چاودێری پەرلەمانیش هەر ئەهوانتر بوو دوو کە ئەم حیزبانیش دوو حیزبی سەرەکی هەیە ئەخبزوتنەوەی گۆڕان لە کورسەکانی دوای پارتی دووەم حیزبە لە کوردستان خۆ ئەوە عێراقیەکان سیاسیەکان حکوومەتی اتحادی ئەم حەقیقەتە ئەزانن وەجێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە بزوتنەوەی گۆڕان ناڵێن ئەمە تو کەواتە کە ئەچی بۆ بەغداد بەرامبەرەکە لێ کاکە تۆ دوو حیزبی سەرەکین هەیە لە ناو وەفدەکە نین پرسیار دروستەکەوە بەڵ هیچ دەستکەوتێک ناتوان بەرزبێنەوە وەڵڵاهی من بۆ خۆم چوون بۆ بەغداد لای من هەر چوونەکە بۆ خۆی ینی چوون بۆ بەغداد دەستکەوتە چونکە تۆ بەشێکی لە عێراق سەردانەکە بەباشی ئەزانم بەڵام ئەکرا هەموو حیزبە سەرەکیەکان تیابووایان ئەکرا بۆ مەسەلەی سەربەخۆیی هیچ دەستکەوتێک توان بەرزبێن سەربەخۆیی ینی سەربەخۆبووی نینی ئەوێت پلانێکی محکەم و استراتیژی بیکەی بە استراتیژی خۆت و ئیشی بۆ بکەیت چونکە تەراکوماتی ئەبێ بۆ بکەیت مەگەر ناڵێم تو ئەبێ مەسەن وەفدی پەرلەمانیت هەبێت دوو ئەبێ داعمی تورکیە و ئێران و رووسیا ئەوانە مەزمون بکەی مە ژێربەژیرمان ناوێت ئێمە ملەتێکی داماوین لە 1975 توش ئەو کارەساتە بووین خۆ لە ژێربەژێرەوە کەسنجەر و نازان مخابراتی ئەمریکی بەڵێیاندا بوو بەڵامە درۆیە ئەبێت داعمی فەرمی بکرێت بە ڕەسمی لە وەزارەی خارجیە لە ڕێئاسی وڵاتەکانەوە بڵێن ئێمە پشتگیری ئێوە ئەەکەین بۆ ڕێفراندۆم و سەربەخۆیی ئەبێ ئیش بۆ ئەوە بکەین هیچ نەکراوە سوپاس دەکەم کاکتۆر ئەگەر بگەڕێم وڵای بەڕاز سەبارەت بەوەی کە وەکو ئەو وەفدەی کە چووە چ کارتێکیان لە بەردەستدایە بەرامبەر بەغداوە لە بەرامبەردا بەغداد چ کارتێکی بەرزتەوێ بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەو وەفدە یەک کارتی بەدەستەوەیە ڕاستی ئەوەیە کارتەکە کەیان برێن لە پاشەوەی داعش هاتیە ئەو ناوچانەی کە زۆربەی ناوچە کوردستانیەکان هاتەوە بندەست برێن پێشمەرگەی لێیە ناتوانین برێن کەوتەوە بندەست هەرێمی کوردستان وی نەما پێشمەرگەی لێیە ئەوە کارتێکی گەورەیە بەڵام حکوومەتی عێراق کارتی مەجموعە کارتێکی گەورەتری هەیە ئەوەیە کە داعمی دەولی هەیە داعمی ئەمریکای دەور و پشتی ئێرانی تورکیای هەیە هی هەموو ئەو دەوڵەتانەی هەیە هی ئەوروپای هەیە کە ئەوانە هەمووی کارتی گەورەنە و هەروەها سەرکەوتنی هەیە بەسەر داعشە لە مەنتیقەی مووسڵ و ئەوانە هەمووی کارتی گەورەنە مەشکلەکە لێرە گاگ حەکیم یەک مشکلەیە هەرە ئەساسی ئەوەیە ئەو پرۆژەی ریفەرەندەمە پرۆژێکی خۆڕسک نەبوو پرۆژەیەک نەبووە لە ئیمانەوە بۆ سەربەخۆیی بوو بێ لەوە پێش ئیشی بۆ کرابێ زەمینە سازی بۆ کرابێ ئەوێک بووە وەکو برەی ئەوی پێرن ئیمپەلز یعنی نەبزێک بووە یعنی ئەوێک ئیندیفاعێک بووە بۆیان هاتووە کە ئێمە ئیلا دەبێ ئەوە بکەین لە نەتیجەی چەند شتێکە یەک ئەوە بووە کە پارپێوەنانی سعودیا و ئیمارات ئەوە دەوریان بینیە لەوەی کە پار بە سەرکرداتی کوردەوە بنێر بۆ ئەو مەشروعە لەلایەکی دیکەشەوە کە داعش هات وەکو برێ ئەو ناوچە کوردستانیەکانی کەوتەوە بندەست پێشمەرگە وەکو برێ ئەوەی خۆیان دەرچوون لە قەبارەی خۆیان دەرچوون ئێحساسیان بە گەورەیە کرد کە ئێمە توانین ئەو شتانە بکەین کە لەوە پێش نەمانتوانە بەبێ ئەوەی حیساب بۆ بکرێت حیساب بۆ مەسەلەی دەولی بکرێت لەلایەکی دیکەشەوە هەندێک مەسەلەی دیکە هەیە کە ڕاستی گرنگە ئێمە ئەوانش بزانین یەک ئەوەیە کە پارتی نفوزی لە بەغدا گچکە بووە
بەوەی کە بابەکر زێباری لە ئەوە دەرچوو لە سەرۆکی ڕێزەرکانی جێژ بوو لەوێ بەجێ بنەوە دوای وشیار زێباریان بە باسەلەی گەندەلی دەرکرد لە وەزارەت ئەوانە ئێستاکە پارتی کەسێکی نەمایە لە دەسەڵاتی لە بەغدایە بۆیە ئەرن شەراکەت نەمایە و احترامی شەراکەت ناگیرێ شەراکەت معنای دزینیە و معنای گەندەلی نیە شەراکەت معنای ئەوەیە و کەسانی کەفۆ بنێریە ئەو زیانە بۆ ئەوەی بتوانن باشترین خزمەت تەقدیمکەن ببنە باشترین میسال بۆ ئەوەی کە خەڵکی دیکەش چاویان لێ بکەن دەبایە کورد ئەو میسالانە بدات نەک لە گەندەڵیە شەریک بی ئەوانە مەسەلێک دیکە دوای مەسەلەی مووسڵ و منتیقەی شنگال پارتی دە ئەندام پەرلەمانی عێراقی لەوێ هەبوو ئێستا ئەو جاراگەر بێت و برن هەڵبژاردننی داهاتوو دوو ئەندام پەرلەمان معلوم نییە بێنێ لەو ناوچانە ئەوانە هەمووی زەرری گەورە نەبوو ئەو تێکشکانێکی گەورەیە و گچکەبوونەوەی قەبارەیەتی لە عێراقا کەمبوونەوەی تەسیریەتی لەسەر سیاسەتی عێراقی و مشکلێکی دیکە ئەساسی هەیە کە عایقە لەوەی کە برین پارتی بتوانێت دەورێکی ئەساسی بینێ لە بەغدا ئەوەیە کە تێکەڵبوونی لەگە تورکایە ئەو تێکەڵبوونە لەگە تورکایە ڕاستی تێکەڵبوونێکی وابەستەیە کە تو لە هەر ئەجیزێکی عێراقی هەر کەسێکی پارتی بێ لەبێ نابێ احتیمالی لەسەر بکرێت لەبەر ئەوەی هەموو مەسەلەی ئەسراری دەوڵەت ئەڕوا بۆ تورکیا بەلای کەمی ئەوانە مشکلەی گەورە نا دوایی بێ لەوەی دەبێت ئەوەش بزانین پارتی لەگەر سیاسەتی ئەمریکاشە کەوتنە دژایەتی لە 2011ەوە لە ژێر ئەوەی برێن خۆی دەیەوێت لە ژێر هەیمەنەی ئەمریکا دەرچێت کەوتەتە ژێر هەیمەنەی تورکیا لەگەر ئەوەشە لە ڕۆژاوایە بۆیە ئیساکابین لە ڕۆژاوایە دژی سیاسەتی ئەمریکیە لە عێراقا دژی سیاسەتی ئەمریکیە هەناردنی نەفت دژی سیاسەتی ئەمریکی بوو ئەوانە هەمووی حیسابی بۆ وەکرێ ئەمریکا لێ ناگەڕێ شتانە بە ئاسانی بەسە پارتیا تێپەڕێ ناتوانێت لێ بگەڕێت کوردستان ئەو ناوچە دەوڵەمەندە بە نەفت و بە غاز کە مەزدەرێکی تاقی گەورەی بکەوێتە بندەست تورکیا لەبەر تموحی تورکیا بوون بە سوپەر پاوەرە لەو مەنتیقاوەش لێ ناگەڕێتەوە سپاس دەکەم دۆسپاس دکتۆر کاک پشتوان سەبارەت بە هەر سەردانی شاندەکە و پێشتر بەشێک لە حیزبەکان یان خۆ بڵێن حیزبێک بە تایبەتی زۆر بەخراپ باسی مالیکیان دەکە بەڵام ئەمڕۆ مەسەرەن کۆبوونەتەوە و دەست لە ناو دەستی مالیکیە خوێندنەوە چییە ینی بۆ ئەو تەخوێنکردنەوە بۆی ئێستش خۆی ئمە ینی نابووایە تەخوێنکردنەوە ئەوانەی تێبێت چکە مالکی جێگیری سەر کۆماری عێراقا و مالکی سەرۆکیوەسم پێشتر لایەنێک دەیگو مالکی سەدامی دووەمە و یعنی ئەوانە من بخۆم لەگەڵ ئەوانە نیم نا تۆ مالکی بە سەدامی دووەم بزانی نە ئەوەیشە کە ئەعلامی مالکی یان حزبی داوا هێرشیان یان هێرشێکی تون بەسەر کاک مەسعود یا پارتی بکەن ئەوەشە خراپە هەردوو شتەکان خراپە یعنی هەمیشە ئێمە با لەگەڵ ئەو بین دایم ئەگە منافسە هەیە ئەگە دید و بۆچوونی جیاواز هەیە بە شێوێکی ینی دیالۆگێکی عاقلانە و ئەوانە قسە بکەن چونکە لە سیاست تو نابێ هەموو هێڵ و هەموو مۆکان بسووتێنی لەبەر ئەوە پێم باشە ینی تۆ مالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە ینی بەس کاک پشتوان سەبارەت بە بەم وەفدەی کە سەردانی بەغدایان کردووە بەو کارداوانە و نێودوڵەتیانەوە لەو نیگەرانی شەیە کە لە شەقام پێ دوایە هەر ڕیفراندۆم ئەوەیە کە بۆ نمونەوە لە ناوچەکانی کەرکووک و کە بەڕێز خەڵکی ناوچە کوردستانیەکان دەرەوەی دارەرێمی قورسە یاخود لە کوردستانی شەر قورس ئەنجام دەدرێت ینی من حەزەکەم یەک شت بڵێم یعنی دوو ستراتیجی جیاوازە تو ئەتەوێ ڕیفراندۆم بۆ هەرێمی کوردستان بکەیت ئەوە مەسلەیەکە بەبێ کەرکووک و خانەقین و شنگال و ئەو شوێنانەی کە ئیسە لە دەروی ئیدارەی من یا ئەتەوێ بۆوانەوە بکرێت ئەم دوانە ناکرێت پێکەوە تو یەکەم جار ئەبێ لەگەڵ بەغداد بکەوێتە دانووسان بۆ مەسلەی ئەوانی سە پابەندی دەستورن تو ئەوە ئەتوانین بەکاربێنی بۆی مەسلەی کەرکووک و خانەقین و شنگال ساغ بکەیتەوە زەمانەتێک نییە لە 25 کەرکووک و شنگال و خانەقین ڕیفراندۆم بکرێت هەرگیز مەحاڵەوە مەحاڵە تۆ ئیسە ئێمە لە حاڵەتی شەڕی لە کەرکووک و خانەقین و شنگال
تۆ ئەزانی سەخانەقین دوو ناحەیە ناحەیەکی بەدەست حەجی شعبیە قزرەبات وەجلۆلاش ئەو قەتڵ و عام و ئەو شەڕ و شەڕەکە هەیە دێتەوە کەرکک ئەوە حەویجەیە و ئێمە جاری حەویجە دایم نقطەیەکەوە پەلاماری کەرکک و پەلەماری دووز و ئەو شوێنانە تو ئەبی ئەمانە ساغ بکەیتەوە ئەمجا ڕێفراندۆم بچیت سەروانە ناکەی ڕێفراندۆم ناکەی لە کەرکوخانەقی شنگال ئەی لە کوردستانیشە قورسە لە کوردستان ئاخرکە تۆ بیکەی بەبێ کەرکک و خانەقین و شنگال ئەوە ینی ئەمە تۆ ئەسبات یەکەی کە تۆ بە فەرمی دەستبەرداری ئەو شوێنانە بووی لە کە کوردستانی بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر نی خولەکیش بۆ بەڕێزت پێ دوایە و کاردەوانە ناوخۆی و نێودوڵەتی وەرێمەتێنە قورسە ریفراندۆم لە 25 بکرێت زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە کاک حەچی من دەمەوێت یەک شت برێم کاکە ئێمە دژی سربەخۆی نینە ئێمە لەگە سربەخۆینێ بەڵام ئێمە ئەرێن ڕفەرەندەم بکرێ کە ڕفەرەندەم کرا دەبێ ئێمە ببێتە چیرۆکێکی سەرکەوتوو ئەگە چیرۆکێکی سەرکەوتوو نەبێت نەکرێت لەبەر ئەوەی ئەوە شکانە شکستە بۆ گەلی کورد ئەوەی ئەکرا من بە قەناعەتی من ڕفەرەندەم بەخۆی ناکرێ ئەگەر بشکرێ لەو پارێزگایە معناوای خیانەتە بە قەناعەتی من ئەوە خیانەتە نەک ئەوەی ئەرێکە نابێت ڕفەرەندە بکرێ هەتا زروف نەگا ئێمە دەبێت زروف بگات دەستورمان هەبێ دەبێت قواتی تورکی نەمینێ ڕاستی دەبێت قواتی تورکی نەبێت دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە دەبێت جیهەتی تەشریعی قانون دەربکە ئەوانە هەمووی دەبێت بکرێت بەڵێ سپاس بەو شێوە بێت کە ئێمە بتوانیت بتوانی برین پشتگیری دەوڵاتان بەدەستبێنی ئەوە بێتە سەرکەوتن نەوەک هەر ڕیفەرەندەمێک بکرێت تەنها بۆ غەرەزێکی سیاسی معەنە کە ئەو غەرەزەشدا بەدەست نایەنێت زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەدیانی سەرۆکی دەستەی سەرکرداتی بەری دیموکراسی گەل کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی هەروە بەڕێز پشتیوان ئەحمەد هەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مامووی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم خواتان